بۆ سنا بە مەبەستی خوێندنی باڵا. لە سەردانەکەی شاندی زانکۆی کوردستان بۆ زانکۆی گەرمیان پرۆتۆکۆلێکیان واژۆ کرد کە تیایدا بڕیار لە سەرکردنەوەی دوو بەشی زانستی لە زانکۆی گەرمیاندرا کە بریتی بوون لە بەشی پرۆگرامسازی لە کەلار و بەشی ئایتی لە شاری خانەقین و هەردوو بەشەکەش سەر بە کۆلێژی زانستی زانکۆی گەرمیان دەبن. ساڵی پار یاداشتێکی لێتەگەیشتمان واژوو کرد لەگەڵ زانکۆی کوردستان لە سنە و دوای ئەو یاداشتنامەیە ئەوە بوو سەردانی زانکۆی کوردستانمان کرد لە سنە و ئەم ساڵیش ئەوان شاندێکیان ئێستا گەیشتوتە زانکۆکەمان. دیارە لەو ڕێکەوتنامەیە کۆمەڵی خاڵمان لەسەر ڕێکەوت بووین، هەندێک لە خاڵەکان چۆتە بواری جێبەجێکردنەوە. ئێستا دوو کورسی خوێندنی دکتۆرای وەرگیراوە لە خوێندکاری ئێمە لە زانکۆی کوردستانن، لە ماوەیەکی کەمی داهاتوە دەست بەکارە بن و لەم سەردانەشە ئێمە گفتوگۆمان کردووە لەسەرکردنەوەی دوو بەشی زانستی، بەشی ئایتی لە خانەقین و بەشی پرۆگرامسازی لە کەلار. ئەرزکەم تاوسانە ئیمساڵ لە دانشگای لە زانکۆی گەرمیانەوە هاوکارەکان تەشویقیان هێنا بۆ سنا، لێنا قەراردادێکمان بوو بە یەکەوە مەقدارە قسەمان کرد، باسمان کرد، قەرار بوو کە ئێمەش بین بوو دانشگای گەرمیان و ئەدامەی هەر ئەو بەحسەکە قەبلەبوومان کامڵی کەین. شتێک کە ئایسە لێرە بەسمان کرد و بە تەوافق گەین ئەوە بوو کە لێرە ڕشتەی کامپیوتر واتە ئینفۆرمێشن تەکنۆلۆژی ئایتی بکرێتەوە کە بە هاوکاری زانکۆی کوردستان ئەم کارە لە زانکۆی گەرمیانە ئەنجام بێت. بعد ئەمە فعلەن لە بەشی بەچلۆرا هەست ئینشاڵڵا. وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕایگەاند جیهان لە سەردەمی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە